وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی عزیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێکی تر لەو صفەت و ئەخلاقە جوانانەی کە پێویستە لە هەموو موسڵمانێکی خواناسە هەبێ، صفەتی الإعراض عن الجاهلين، واتە پشتکردن لە نەفامەکان. نەفامەکان خۆشەویستەکانم ئەوانن کە تێناگەن، گێلن، یان خەڵکانێکی تر کە تێئەگەن بەڵام بەعەکسی ئەوەی کە حەقە، یان خەڵکانێک هەن تێئەگەن بەڵام یان بە زیادەڕەوی لێی تێئەگەن یا بە شلڕەوی لێی تێئەگەن. ئەمانە خوای تەعالا بە نەفام ناویانی بردووە و داواشی لە ئێمە کردووە کەوا پشتیان تێ بکەین، ڕوبەڕوویان نەبینەوە، مناقەشە و جیدالیان لەگەڵا نەکەین، ئارام بگرین لەسەر ڕەوشتی ناشرینیان و چاوپۆشی بکەین لە هەڵەکانیان. خوای تەعالا ئەمر بە پێغەمبەر و بە ئێمەی شوێن کەوتووی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم، ئەفەرمێ لە سوورەتی الأعراف ئاەتی 199 ئەفەرمێ: خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. ئەی پێغەمبەری خوا، دائما لێبوردەیی بگرە بەر و فەرمان بە چاکە بکە و پشت هەڵکە لە نەفامەکان. هەروەها خوای تەعالا طبعا لە چەندین ئاەتە ئەمە داوامان لێ کراوە، بەڵام دائما ئێمە هەر نمونە دێنینەوە، ئەگینا هەموو ئاەتەکان باسکەین زۆرەکە. خوای تەعالا لە سوورەتی القەصەس ئاەتی 55 ئەفەرمێ: وإذا سمعوا اللغو أعرضوا عنه. ئەهلی ئیمان، پیاوچاکان، ئەگەر شتی پڕ و پوچ ببینن یان گوێیان لە شتی پڕ و پوچ بێ، پشتی تێکەن. یعنی لەگەڵ ئەهلی لەغو و لەگەڵ نەفامەکانە ئەمان تێکەڵ نابن، بەڵکو پشتی تێکەن. ئەمە صیفەتی ئیمانداری ڕاستەقینەیە. لە حەدیثی صحیحی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا فەرموویەتی: بەڕاستی نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوان یەکاتەوە، و توند و تیژی لە هەر شتێکا هەبێ ناشرین یەکاتەوە. ئینسانی ئیماندار ئەبێ دایمەن بە شێوەیەکی نەرمونیان معاملە لەگەڵ نەفامەکانە بکە و مناقەشە و مجادلەیان لەگەڵا نەکە، ڕوویان تێ نەکە، چونکە ئەوان ئەوەیان ئەوێت تۆ دەم بنێتە دەمیان، نابێت تۆ وابی. طبعا ئەو حەدیسە چیرۆکێکیەیە، ئێستا ئینشاءڵڵا تۆزێکی تر باس یەکەی. ئەو حەدیسە کە پێغەمبەر فەرمێ نەرمونیانی لە هەر شتێکا بێت جوان یەکاتەوە، توند و تیژی لە هەر شتێکا هەبێ ناشرین یەکاتەوە، ئەوە چیرۆکێکیەیە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم. لە حەدیثی تر هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: ليس الشديد بالسرعة ولكن إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. پیاوی ئازا، پیاوی جوامێر، پیاوی پاڵەوان ئەوە نییە کە لە زۆران بازیە خەڵکەدا بەزەویە. بەڕاستی ئەوە پاڵەوانی حەقیقی نییە. پاڵەوانی حەقیقی ئەوەیە کە خۆی ئەگرێ لە کاتی تووڕەبوونە، ئەوە پاڵەوانە. کاتێ تووڕێ ئەەکەن نەفامەکان تووڕێیەکەن، ئەم خۆی ئەگرێ و هەڵناچێ و
وەڵامی ناشرین ناداتەوە، نابێ بە هاوڕێی ئەوان. جا کە تۆ دەمت خسە دەم ئەوان وەکو ئەوان بیانی تۆش لە ئەخلاق و ڕەوشتەکانتە چووتە سەر ڕێبازی ئەوان، تۆش ئیسپاتت کرد کە نەفامی و تۆی ئیمانداریش نابێ وابی. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أو إيمان داري كتيكلي خلقك وآرام أجري لسر نفامي وخراب كان يعني لسر آزار وأشكنج كان يعني خلقات تيكلي نبي بخوا آزار تدن بقص كان يعني بكردار كان يعني آزار تدن أو إيمان داري كتيكلي خلقك وصبر أجري لسر آزار كان يعني زۆر باشترە لەو ئیمانداری کە ئەڵێ وەڵی تاوا تااقەتی خەڵکم نەما و دوورەگرێ و تەحمولی ئازاریان ناکە. ئەوی یەکەم باشترە لە دووهەم. ئەگەر چی هەندێک حاڵات هەیە برای ئەزیزم پێویستە بەڕاستی ئەمەی دووەم هەڵبژێری. هەندێک حاڵات هەیە ئەبێ ناچاری دوور بگری لە خەڵک، ناچار تەکەن دوور بگری لە خەڵک، بە تایبەت زمانی فیتنە. زمانی فیتنە ئەو زمانەی کە حەق و ناحەق لەبەر چاوت تێکەڵ ئەبێ، هەموو کەسێ خۆی ئەکاتە خاوەن حەق لەبەر چاوی تۆ، تۆش لێت تێکەڵ ئەبێ نازانی کام حەقە و کامە ناحەقە، ئەترسی شوێنی ناحەق بکەوی، دوور بگرە باشترە، دوور بگرە باشترە. بەڵام لە کاتەکانی ترا غەیری ئەو کاتە باش وایە ئینسان تێکەڵ خەڵک ببێ و ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە و بانگەواز خەڵکی بکا بۆ لای چاکەکاری. ئەوە ڕاستە، نابێت هەموو جارێت تۆ ڕاقی ساحەت چۆڵکەی بە خراپەکاران. هەرچی پیا و چاک هەیە ئەگەر ئێستا ئەو گۆڕەپانە ئەو بازاڕە ئەو مەیدانانە چۆڵ بکەن بڵێن وەڵا لەبەرەوەی خراپەی تایە ئیتر ئێمە وازە هێنین و ڕۆین بە خۆمان سەر خۆمان هەڵەگرین، ئەی خۆ بازاڕ و مەیدانەکان و گۆڕەپانەکان ئەبنە شوێنی خراپەکاران. ناکرێت ناکرێت. من هەندێک لە برادران لە مامۆسایانی ئاینی دوورەگرن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، سوشیال میدیا بەکار نایەنن. من ئەڵێ مامۆسا بۆ خۆت دوور گرتووە، تۆ قسەیەکی حەقت پێەیە چۆن لە مزگەوتەکەەوە پێویستە بیگەێنی لەو شوێنانەشە پێویستە. ئەڵێ ئاخر کۆر ئەوە بۆتە شوێنی هەموو خراپەکارێک و ئەمانە. ئەڵێ ماخر دەهی کۆکارەکە ئەوەیە چاکەکاران ئەو مەیدانیان چۆڵ کردووە بۆیە خراپەکاران سەریان هەڵداوە. ئەبێت چاکەکاران بێنە مەیدانەکە و خراپەکاران دوور خەنەوە، یان هیچ نەبێ بیان خەنە تەنگە بەرێکەوە. ئەی بەو شێوە چاکەکاری بڵاوە بێتەوە. جا ئەبێ ئاگامان لێی بێ. سوودەکانی پشت هەڵکردن لە نەفامەکان چییە؟ یەکەم ئەمری خوا جێبەجێ کردووە، خوا فەرمانی کردووە تۆ پشت لە نەفام هەڵکەی. دووهەم ئەخلاقی هەموو پێغەمبەرانە و بەتایبەت پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بۆ ئەخلاقی پیاو چاکانە، ڕەوشتی پیاو چاکانە کە وەڵامی نەفام نادەنەوە، پشت لە نەفام هەڵەکەن. سێیەم ئەگەر ڕوبەڕووی نەفام ببیتەوە بەڕاستی ئەو کاتە نەفامەکان ئەویان ئەوێ، ئەو کاتە تووشەکەیتە گۆڕەپانی ئەوانە بیتە یەکێک لە ئەوان. بۆیە چەندێک دووربگری ئەوەندە چاکەکاری و ئەخلاقی جوان لە ناو خەڵکە سەر هەڵەدا. چوارەم خۆت دڵت مرتاحە بێ، خۆت دڵت مرتاحە بێ. ئەگەر ئێستا نەفامی بنوێنێ تۆ دوور بگری دڵت مرتاحە سبحان الله. بەس ئەگەر وەڵامی بیتەوە دوایی لە ماڵەوە لەوانەیە ڕۆژێ دوو سێ چوار لەوانەیە لۆمەی خۆت بکەی و بەردەوام ئەڵێ من بۆ وامە کرد، بۆ من ڕۆیمە ئاستی ئەو، بۆیە وەڵامیان مەدەرەوە پشتیان لێ هەڵکە ئیسراحەتەکەی. پێنجەم خۆشەویستەکانم خۆشەویستی خەڵک بەدەستهێنی. وشەی مسلمانان یەکەخەی تۆ ئەگەر هەر نەفامێک سەری هەڵدا و تۆ وەڵامی بیتەوە ئەو کاتە بەڕاستی خەڵک ئەڵێن توخوات فڵانە کەسی ژۆک ئەوانە فەرقی چییە؟ ئەوە تا ئەوە وەکەوان جوامەدە. بەس کاتێک تۆ دوورت گر ئەو کاتە خەڵک ئەزانێت تۆ لەسەر حەقی و خەڵک ئەزانێت تۆ چاکەکاری، بۆیە خۆشتیان ئەوێ چونکە تۆ ئەخلاقی پێغەمبەرانت هەڵبژاردووە، ئەخلاقی پیاوچاکان و زانایانی ئیسلامت هەڵبژاردووە، بۆیە خەڵک خۆشتیان ئەوێ و بەهۆی تۆیشەوە تەفریقە کەم ئەبێتەوە لە ناو مسلمانانە. جا ئەمە زۆر زۆر گرنگە. ڕۆژێکیان جوولەکەکان دائیمەن استقلالی هەندێک مەواقیفیانە کرد بۆ ئەوەی طعن لە پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم بە هەموو شێوەیەک. ئەم موشەی ئەسەلام عەلەیکم کە لە ناو مسلمانانە پەیدا بوو، مسلمانان ئەگەیشتن بە یەکیان ئەسەلام عەلەیکم، ئەمە بۆ تەحیەی ئیسلام، ئیتر ڕۆژ باش و بەیانی باش و ئەمە هی زمانی جاهلیەتە. هەنێک کەسێ ئێستا لەم زمانە وازانێ ئەڵێ ئەمە چی ئەسەلام عەلەیکم کاکە بەیانیت باش ڕۆژ باش، ئەمە تەحیەی، ئەمە سەلام و
تحيي ابو جهل وجماعتكي بو هر قديم زمان اوان بمشيوا صبحكم الله اوانيان بكاره هنا بلام اهل ايمان ان السلام عليكم اشتي خواد لسربي يا مني خواد لسربي لا 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 لاني من وتو دائما سلامه ابي لزمان سلامه ابي لكردار خرافه كان سلامه ابي ازارت نادم او معنى السلام عليكم بس كسلامه نكر يعني خود بقره ازار لمن ورقري زمانم غيبتت اكا بختيانت بو هلا بس برامبرت خرافه بكردار كان بدستي شم ازارت ادم حتى بون بكري او معنى او يكتو سلام ناكي اسي كان سلام چند گرنگه سلام چند گرنگه كاتي امو شي سلامه بيابو خوشي سكان مسلمان السلام عليكم جولك كانش استغلالي امانك اجيشنا لاي في غمر صلى الله عليه وسلم السلام عليكم السام لقل السلام فرق شيء السام يعني مردن السلام يعني اشتي وهي مني وانا هلا كرديكم عن شيء سام ديار يعني سام يعني جهر يعني مردن يعني امان جولك كان في غمر يعني السلام عليكم في يعني وشويك يعني كانه اوانش سلام يعني كردوها بلام كسي اگر توز يك جوي بقر دايا بجواني ايزاني وانا السلام نالين السلام او نبي ادب ونخاف انا مانده جاء في غمر اخواني صلى الله عليه وسلم اي فرموا وعليكم وعليكم لسر خوتان يتر اگر سلام يعني كردي هر ولام يعني دايوا اگرش جوينش يعني بدايه ودعاء شرش يعني بكره هر ولام يعني دايوا روجه كان دايك ايمان داران عائشه لقل في غمرايا او انا جنب في غمر اخوان السلام عليك محمد عائشه بجواني لو وزعكتي يقع الله سام لسر خوتان لعنتي اخوان لسرتان باقصيان فيك يا غمر اخوان صلى الله عليه وسلم فرمي عائشه لسر خوت عائشه لسر خوت ايش الله اي في غمر اخوان جود لي النبو اوان تيانشي اي فرمو اي جوتيش نبو لمن وتمشي اوان حرشيان وتبيمن وتم عليكم لسر خوتان اگر جويني ان داوي حر بو خويا انا قريتوا اگر سلام ودعاء خير شان كردي بي حر بو خويا انا قريتوا جاء لي في غمر اخوان فرموي عائشه ان الله الرفيق خوي تعالى نرمونيانا يحب الرفق نرمونياني شي في خوشه لهرشتيكا نرمونياني هبي جوانيكا ولا هرشتيكشا نرمونياني نبي ناشرينيك ام قصور قرن برغ السنه مزور مهمه من باور اكيد اريم مسلمان لجيانيا للروشتكاني جيانيا بس ام حديث صور بقري وجيب جيبك بسيتي لحموشتيكا نرمونياني بكار بيني يترجياني كشتي جوانيه لهرشتك شان نرمونياني نما براسي يترنك بتي وبدبختي احنا في كري قيس يتك ولا بياو تشاكان الله كابرايك فيوت يعني يشك ولا بيشينان او بياوا كابرايك روجي كان برامبري وستاي ودسي كتا قصينا 20 يعني ام قصينا 20 هلا قديم شهبوه بادبيك برامبري وتي والله يقص بكي دد برامبر كم يعني يك كلمه يقبل امش وتي والله دبلي يكيل من نابيسي اوتي والله يقص بكي من دبر عن برت عليهم اموتي والله دبلي او جاي كلام من نابيس الله اكبر اما بس وانا زعما مش في اعتيادي اما كاتي وصلت ابي زاني كاتي وصلت ابي الشيطان تي الله على مسيرتك وازن انت ترسي كره قصبك كره والله بروا كره غيرت تبي بغيرت ابي اخذ بقري غيرت او اخذ بقري وامين ديته او مهمه عمر كري عبد العزيز رمزي عدالة رمزي بياوتي رمزي خليفة ودصلاتي عدالة أقري الشوان لقل حرسيك لحرسكاني لقل هاوريك يا أقري حالي مسلمان أنا أروت أنا ومزقوتي والشيء يا رب تمام بودور كات ميوش بكا يا نشتي أو كات قلوب وشت نبوة هاي هلا كيلا زلامي خوتو لنا مزقوت أمني يبيني يا برات حلا سيوتو رأبيو الله يكون توكيري أمش الله والله داوي لبردناك يا برات الرأبي هاوريكي اي وين كدسي نات السرسين الله بوتور الله يتون واي برامبر بتو الله يتون ندبس او برسياري كي لمنك وتي تو كوري مش تمنا والله تو نجحي ما كان بردات خلق فلاقي خلق بك ورا لي جد برامبر بمن قصيكر وا شتي فاني شتي واني خوش يسكن شتي واني يا ولا اسلام شت ورقدن سيري اسلام بكن مالن افري بخوا شاكي كر شاكي ود حتى بكاسك غلطي شت كرك نابت صلاح الدين ايوبي بابي لمان او بياو قودا كنموني دصلاتي جواني اسلام بو كحتى ما كرشان ازيفي واكا ام بياو بريزه تماشا كان ابن الشداد كهاوريك بو دائما لقال ابو وزيري بو الله صلاح الدين جاري واهبو او خلقا بو اوي
بەسەرهاتەکانی خۆیانی بۆ باسکەن کێشەکانی خۆیانیان پێ بگەن ئەڵێ ئاهاتن ئەمەندە ئەویش ئەوی وازیان لێ بێنن بابێت ئەڵێ ئاهات حتا بەڕەکەی بەردەمیان پیسە کرد ئەو بەڕێی کە دایناوە کە عادەتی مەلیک و پاشاکان وایە هینێکیان هەیە شوێنێک ئاوە ئەڵێ ئاهات ناویشەی پێکەنی وازیان لێ بێنن بابە کەیفی خۆیان دوای بەڕەکان بشۆن دوای پاکیکەنەوە ئەڵێ شەوێکیان بەیەکەوە بوون شەوێک لە قودسە ئاەکی زۆر تیژ بوو یعنی شەوێکی باراناوی بایشی لەگەڵا بوو لە خزمەتی ئابووم لە خزمەتی سەلاحەدینە دنیا زۆر قوڕاو بوو ئەڵێن لە شوێنێکە مەجبورن پێشی ئەو کەوتم بە یعنی بە وڵاقەکەمەوە ئەڵێ کە پێشی ئەو کەوتم سبحان الله ئەڵێ وڵاقەکەم قوڕی هەڵدایە هەموو گیانی سەلاحەدین ئەڵێ گیانی لەسەرەوە تا خواری بوو بە قوڕ ئەڵێ زۆر پەشیمانەوە بوومەوە زۆر پەشیمانەوە بوومەوە ویستم بێمە دواوە ئەڵێ پێکەنی وتی بەخوا لە شوێن خۆتە هەر ئەبێ لە پێشەوە عاشقانی ئیسلام ئاوا معاملەیان ئاوا هەڵسوکەوتیان کردووە دائما ڕەمزی نەرمونیانی بوون ڕەمزی جوانی بوون زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمەش ئەم سیفاتانەمان تیاێ داواکارم لە خوای پەروەردگار وامان پێ بکات کە خاوەنی ئەم سیفاتانە بی یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوای دامەزراومان کەی لەسەر دینەکەت لەسەر دینە ڕاستەقینەکەت لەسەر ڕێبازی خۆت و ڕێبازی پێغەمبەرەکەت کە قورئانی پیرۆزە کە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بەتایبەتی ئەوانەی کە داوای دوعا کێریان کرد یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوای ماڵ و مناڵمان صالح بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی یا ڕەبی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوای کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوای تەبایی و خۆشەویستی بشێنی لە شوێنەکەیە یا رب العالمین ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برایانی عزیز و خۆشەویستم لو ديارداني كبيويس يما همان بلا مسألة أم صفة جوانا أم صفة أعرض عن الجاهلين بتايبتي قدرا ببي ما بس من أم بابتم يعني للريزبندي بابت كان كوتب أم كاتو وتشان نزانت الله لامرو بدوا أم بانجش يال بجاردنو شرشان وشرشاخ وتنايني هرشي رودا دسك تسي فيك يتر نفام قساك يتر دين يقت أجرن بس زور دسك أنا قرر كابو أو يقصدر كي يتر بس مزور رودا لما عنجا جاء قاتن لخوتان بي يو إيمان دار أبي إنساني إيمان دار إيمان دارانه معاملك كسي نافام نزان لهر مجلسك هبو لمجلس دامنش وبرامبر بنفامي هيج كسي قد يو بنفامي أنا والله يعني مدن ولو ما هيج كسي ما كان لسنوي كنفامي كردوه نفام هر نفامة لو ما شيء كي لخور راي خوتي فيه عزيز مدى تحملت هبي آرام بقرة ليان ببورة خوش يسكم ليان ببورة تو أهلي اليابوردايت وبنرمي معاملة لقل كسي نفام وكسي نزان بك أجر نفام والنزان شايستي نرمونياني نبن هيج كسي شايستان يا غمر برامبر مجهولك شلون بور